بەڕێزان سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. شیکاری بۆ هەفتەی چوارەمی مانگی 3 ساڵی 2024 دەکەین. ئەو زۆنەی کە هەفتی ڕابردوو دەستنیشانمان کردبوو بۆ ئاڵتون 2149 بۆ 144 ئەم زۆنە وتمان کام زۆنە دەتوانێت سیناریۆی گەڕانەوە بۆ ئاستی 2180 چالاک بکاتواتە تارگێتی ئێمە بۆ بەرزبوون لەم زۆنە 2180 بوو، بەڵام بینمان کە زۆر زیاتر توانی بەرداوامی بدات بە ڕوتی بەرزبوون. ئاستی 2225 کە پێشتر ئاماژەم پێکرده بوو دەکرێت ئەم ئاستەش وەکو ئاستی 2193 کۆتا خاڵی بەرزبوونەوەی ئاڵتون بێت، بەڵام نەگەیشتە ئەوێ و دەستی کرد بە دابەزی. لە ڕووی تەکنیکەوە ئاڵتون تا ئێستا هێزی بەرزبوونەوەی ماوە. ئەوجا هێزی بەرزبوونەوە لە 2149 دیسانەوە ئەکتیڤ بێت یاخود لەم زۆنی کە دەستنیشانمان کردووە ئەگەری ئەوە هەیە دووبارە ئاڵتون سەردانی ئاستی 2193 بکاتەوە، واتە ڕیتێستی ئێرە بکاتەوە کە من بۆ ئەم ڕیتێستە زۆنی 2136 بۆ 2123 دیاری کردووە. ڕەنگە ئەم زۆنەش دیسان ئیشی خۆی بکات بیبگاتەوە سەرەوە، بەڵام زۆنی بەهێزی بەرزبوونەوە بۆم هەفتەیە ئێرێ 2136 بۆ 2123. ئێمە لێرەوە نافرۆشین تا نرخ دێتە زۆنەکە. بەڕێزان دەکرێت پێش گەیشتن بەم زۆنە یاخود ئەم زۆنەش ئەم ڕیتێستە بکات بۆ 193. ئەگەر پێش گەیشتن بە زۆنەکە دووبارە نرخ بگەڕێتەوە بۆ 193 سیناریۆی ئەم زۆنە کانسڵ دەبێتەوە. ئەگەر نرخ خاتە زۆنەکە و توانی ئەم ڕیتێستە بکات ئەو کاتە ئێمە زۆر بەوردی تەرکیزمان لەسەر ئەم ئاستە دەبێت بۆ مامەڵەی فرۆشتنی درێژخایەن، واتە ئاستی 2193. ئەگەر بێت و ئەم ڕیتێستە ڕوو بدات یاخود زۆنەکە بشکێت، یەکەم تارگێتی دابەزین لە دوای چالاکبوونی سیناریۆ بەهێزەکانی دابەزین وەک پێشتر ئاماژەمان پێکرده بوو گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 2088. واتە ئاڵتون ئەگەر سیناریۆی دابەزینی دوورمەودا بە تەواوەتی چالاک بکات زۆر بە ئاسانی دەتوانێت بگەڕێتەوە ئاستی 2088. ئەوجا بە پێی شکاندنی ئەم زۆنە ئێمە چاوەڕێی گەشتنی تارگێتەکە دەبین. ئەگەر نییە تا ئێستا بە پێی جوڵە و وەیڤەکانی ئێستا بێت، ئەگەر نییە دووبارە ئاڵتون 2225 ببینێتەوە، با بڵێن ئەم لووتکەی کە تۆماری کرد سیناریۆی گەشتنەوە بەو لووتکەیە بە پێی شیکاری ئێستا سیناریۆیشی لاوازە. ڕەنگە ئاڵتون نەتوانێت 2222 ببینێتەوە، ڕەنگە لە 193ەوە کۆتایی بە بەرزبوون بێن و دیسان دەستکاتەوە بەدابەزی. شیکاری دووەمان لەسەر پاوەندیەن. ئێمە هەفتەی ڕابردوو چاودێری جوڵەکانی پاوەندیەن و یۆرۆیەن بووین، ئەمە شەشمان پێکردبوو لە گروپەکان. ئەمە زۆنی داخەبوونی ئێمە بوو 194.450 بۆ 197، بەڵام پێش گەشتن بە زۆنەکە و دابەزینی تۆمار کرد. ئەم دابەزینە لە فەیک دەچێت، احتیمالی ئەوەی هەیە کە دووبارە دەستکاتەوە بە بەرزبوونەوە. شوێنی حەقیقی دابەزینی پاوەنیەن ئەم زۆنەیە کە دەستنیشانمان کردووە، بۆیە دەکرێت ئەم دابەزینە کەمێکی تریش بەرداوام بێت یاخود هەر لە شوێنی خۆیەوە دەستکاتەوە بە بەرزبوونەوە. نرخ بچێتە زۆنەکە، هەر کاتێ نرخ چووە زۆنەکە ئێمە بە وردی چاودێری جوڵەکانی دەبین و بە دوای دەرفەتی داخەبوونی مامەڵەی فرۆشتندا دەگەڕین. یەکەم تارگێتی گەڕانەوەش لەم زۆنەوە کاتێکە نرخ دەچێتە ئەوێ ئاستی 188 دەبێت. یەکەم تارگێتی دابەزینی پاوەنیەن لەو زۆنەوە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 188. پاشان دەتوانێت تارگێتەکانیش فراوانترکە بەرەو خواتر کە ئێمە دواتر ئاماژی پێدەدەین. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە چاوەڕێ دەبین نرخ بچێتە زۆنەکە و بە تەواوەتی سیناریۆکانی دابەزینمان لە ڕووی تەکنیکەوە بۆ چالاک بکات. سەبارەت بە یۆرۆیەن گەیشتۆ بە زۆنەکە، بەڵام لەبەرەوەی کە مەودای زۆنەکە زۆر فراوانە، ببینێن زۆنەکە نزیکەی 500 پیپ فراوانە، ئێمە نەمانتوانی ڕاستەوخۆ بڕیاری داخەبوون بدەین لە زۆنەکەدا. چاوەڕێ دەبین چێتەوە سەرەوە، ئەمیش پێدەچێت سیناریۆی دابەزینی بە تەواوەتی چالاک نەکرد بێت، بچێتە ناوەڕاستی زۆنەکە یاخود ئەم ئاستانە. پاشان سیناریۆی دابەزینی دوورمەودا چالاک بکات. تارگێتی دابەزینی یۆرۆیەنیش
یەکەم تارگێتی دابەزین لە زۆنەکەەوە گرانەوە دەبێت بۆ ئاستی 160 زۆر بە ئاسانی یۆرۆیان دەتوانێت لەم زۆنە بگەڕێتەوە ئاستی 160 بۆیە چاوەڕێ دەبینم هەفتەیە نرخ دووبارە بچێتەوە ناوەڕاستی زۆنەکە سینناریۆیەکی جوانی دابەزین چالاک بکات پاشان داخل دەبین شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون یۆرۆیان پاوەنیان هەروەها ئاڵتون بەوردی چاودێری جوڵەکانی ئاڵتون دەبین و بە ئومێدیەوەی بتوانین دەرفەتی داخڵبوونی مامەڵێکی دوورمەودا بگرین و قازانجێکی باشی لێ بکەین هەر لە خێر و خۆشیدان